ئەم دانیشتانە زیاتر بۆ لێک تێگەیشتن و تاوتوێکردنی بارودۆخەکانە بەتایبەتی ئەو بارودۆخانی کە لەم دواییەدا ڕوویدا ئەو بارودۆخانی کە ئێستا لە ناوچەکەدا بە شێوەیەکی گشتی هەیە لە ڕووی ئەقلیمیەوە لە ڕووی دەوریەوە و لە ڕووی ناوخۆیی شەوانەیە چونکە هەموو ئەمانە قابلی قسە لەسەرکردنن قابلی ئەوەن کەوا لێک تێگەیشتنی هاوبەشیان بۆ دروست بێت ئێمەش ئەمانەوێت لەوەی کە لەگەڵ هەموو هێز و لایەنە سیاسەکاندا بزوتنەوەی گۆڕانی ژۆک و یەکێک لەو هێز و لایەنە سیاسیانە ئەو لێک تێگەیشتنە هاوبەشانەمان هەبێت بۆ تاوتوێکردنی بارودۆخەکان. ڕۆژەکەی ئێمە لە کۆبوونەوەی دوایمین کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی کوردستاندا بڕیاری لەسەردرا و لیژنە کەشکە بڕوا بۆ لای حکوومەت هەر لە ئەنجومەنی سەرکردایەتیە بڕیاری لەسەردرا پرۆژەکە پێکهاتووە لە 24 خاڵ ئەم 24 خاڵە هەر هەمووی باز لە بەرژەوەندیە گشتیەکانی خەڵکی کوردستانەکە ئەو داواکاریانەیە کە شەقام هەیەی ئەو داواکاریانەیە کە خۆپیشاندەران بۆی کۆ دەبنەوانێ کۆی ئەو داواکاریانەوان هێناوە کردومانە بە پرۆژەیەک لەگەڵ ئەوانەشا کە خۆمان وامانزانیوە کە ئەمڕۆ بۆ بەرژەوەندی گشتی خەڵکی کوردستان پێویستە داومانە بە دەسەڵاتی سیاسی بە کاڵم دەسەڵاتی سیاسی حکوومەت واتە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو وەفدی هاوبەشیش کە پێشوازیان لە ئێمە کرد ئێمە سەقفێکی زەمەنیشمان دیاری کرد بۆی ئیستیغلالی تێنەکەوێت نەمانوت بۆ ماوەیەکی دیاریکراوە چونکە ماوەی دیاریکراوە ساڵێکیش دەگرێتەوە وتمان تا 15 دەسەڵاتی سیاسی ئومێ دەکەین بەو شێوەیە جواب بداتەوانێ کە بە بەرژەوەندی گشتی خەڵکی کوردستان بشکێتەوە ئێمە 15 وەڵام بدەنەوە یان نەدەنەوە سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی کوردستان کۆ دەبێتەوە و دوایمین بڕیاری خۆی دەدات.